ماوەی چەند ڕۆژێکە ئەوە بیستین کە گوایە وەزارەتی ئەوقافی کوردستان بەتەمایە بانگەکان بکە بە بانگێکی ئەلکترۆنی، واتە تۆمار کراوە لەسەر ئامێرێکی تایبەت و پاشان ئەخرێتەوە سەر میکرۆفۆنی مزگەوتەکان و بەم شێوەیە بانگەکە ئەدرێ. ئەمە لە ڕووی شەرعیوە تەبعاً ناجایزە. مسلمان بۆی نییە بانگێک کە خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرزیان کردووە، بانگێک کە فەرزی کیفایە لەسەر ئومەتەکە، بانگێک کە ئەبێ مکەلەفێک ئەدایکە، بانگێک کە بریتیە لە نیەت و عەمەل و ذیکر و ثەنا، بانگێک کە ئەو کەسە کە بانگەکەدا پێش هەموو شتێک بێن نیەتی بۆ خوای پەروەردگار ساخ کردوێت. پاشان مسلمانان کە گوێیان لە بانگەکە ئەبێ وەڵامی بانگدەرەکە ئەدەنەوە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثە صەحیحەکەیە فەرمێ فەئیذا قال المؤذن، ئەگەر مؤەزینەکە وتی، نەکەر ئالەتی تەسجیل وتی، بە شتێکی ئەلکترۆنی وتی. یەکەم دەستە زانایانی باڵای عەرەبستانی سعودی بن باز ڕەحمەتی خوای لێبێ و عەبدولعەزیز ئال شێخ و عەبدوڵڵا بن غەدیان و صالح بن فەوزان و هەروەها بەکر ئەبو زەید ڕەحیمەه الله ئەوی شەرکۆچی دوای کردووە. ئەم عولەما بەڕێزانە فتوایان لەسەر ئەوە هەبوو کە ناشێت هیچ ئامێرێکی تۆمارکراو کە بانگی لەسەر تۆمارکرابێ لە جێی بانگدەر دابنرێتەوە. بن عثەیمینیش ڕەحمەتی خوای لێبێ لە هەمان بابەتەوە ئەفەرمێ ئەو کەسەی کە تەسجیلێک دائەنێ، ئامێرێک دائەنێ و بانگەکەی لێوە ئەدرێ، مسلمان بۆی هەیە و ئیستیجابەی بۆ ئەم بانگە نەبێ، چونکە ئەم بانگە نا ذیکر و ثەناءەکەی تایە کە مکەلەفێکە بێ بیڵێ. جا سەیری ئەم فارقە گەورانە کرد لە مەجموعی ڕای ئەم عولەما بەڕێزانەی ئومەتی ئیسلام. یەکەم بانگی تەسجیل، بانگی ئەو ئامێرە ئەلکترۆنیە نیەتی تیانی ئەمە یەک، عەمەلی تیانیە کە عیبادەتکردنەکە ئەمە دوو، زیکری خوای پەروەردگاری تیانیە کە ئەڵڵاهو ئەکبەرکردنە، شاهیدیدانی بە وەحدانیەتی خوای گەورە تیانیە وەکو کە مؤەزینێکە بێ بیڵێ. ئەبێ مؤەزینێک دەنگ هەڵبڕێ بە لا ئیلاهە ئیلا الله، مؤەزینێک بڵێ ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، شاهیدی بدا بەم پەیامەی کە بۆ پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام. ئەبێ مؤەزینێک هاوار بکە لە مسلمانان خەڵکی نەوەرن بۆ نوێژ، خەڵکی نەوەرن بۆ سەرفرازی و سەرکەوتن. ئامێریکی تەسجیل دەتوانێت چی ئەمە بکە؟ ئەم فێڵکردن و چاواشەکردنە چۆنە بێ بەسەر 5,000 مەلای ئەوقافا بڕوە؟ چۆنە بێ یەکێکی مولحید و بێدین و مرتەد کابرایەکی ئەوقاف بڕیارێکی وەها سەخیف و هیچ و پوچ دەرکە کە ئومەتی ئیسلام کە پێوترە ملیارێک و 350 ملیۆن ئینسان لەو سەری ئەندۆنیسیەوە هەتا مەغریب لە زەمەنی مستەفا کەمال و ڕەزا شا و ئامانوڵڵا خان و ناسری میسر و محەممەد سیادوەری سۆمال و لە سۆکارنۆی ئەندۆنیسیا و لە ئەم هەموو تاغوتانە هاتن و بە جۆرەها شێوە محارەبەی ئیسلامەکەیان کرد. هیچیان ئەمان دانەهێنا کرد کوردایەتیەوانانی کافر و ملحید و مرتەد و بێدینی کورد ئەیانەوێ ئەمە دامەزرن بەسەر مسلمانانی کورد. ئەمە شتێکی زۆر غەریبە بەڕاستی. پاشان ئەم ڕێگاگرتنە لە گەنجی مسلمان لەبەرەوە ئەزانن ئێستا مزگەوتەکانەوانی بانگەدەن گەنجە مسلمانەکانن. تۆ تەماشا چۆن محارەبەی ئەم دینەکەن. من پێم سەیر بوو کە 6 کەس ئەمە باز بکەن، سیانیەوە خۆیان کردە بە عەلمانی و وەکو گای جێرە کەوتونەتە بەردەستی پارتی وێچێتی مەلا بەشیر یەکەمیانە قاسمە تاغوتەکەی ترۆوانەی تریش. بەڵام چۆنە بێ یەکێکی وەکو سەید ئەحمەد، چۆنە بێ یەکێکی وەکو مەلا ئەحمەدی قامیشی، یەکی وەکو مامۆستا سەواحی بەرزنجی، چۆنە بێیان بەم توڕە هاتانە ڕازی بن؟ ئێبرایەوە مسلمانن. مامۆستا ئەحمەدی قامیشی جەنابەت خۆ گەنجە مسلمانانەکە لێت کۆ بنەوە براسبێنێ لە مامۆستا بەشیر فەوتاوتر دەرەچی. خۆ مامۆستا بەشیر عیلمی لە ئێوە زیاترە. بەڵام ئێستا خەڵکی هەڵێ عەمامەی پاک ماوە، عەمامە پاکەکەت ڕاگرە هەر یەکێک لە ئێوە. ئەم مەرحەلەیەش خۆتانی لەبرا بگرن، مەرحەلەیەکی عەلمانی مولحید و بێدین و مرتەد خۆی لەبەرا بگرن.
ئەو ئەمریکانیشی تەنفیز مەکەن دژیشی بوەستنەوە بەڵام من پێم سەیرە مؤتەمەرێک گیراوە کۆنفرانسێکە لەژێر سێبەرایەتی لەژێر ڕێبەرایەتی مولحیدێکی بێدین کە ناوی پشتیوان سابرە ئەم مولحیدە مؤتەمەری گرتووە مؤتەمەرەکە دوایی بڕیاری داوە کەچی بڕیارەکە بوو بە قەراری حکومی و تەنفیز بووە بۆ بەسەر سەپێنراوە بەسەر مەلاکانە لەو سەری گوندێکی دووری کوردستانە مەلاکە تەنفیزیەکە کاکە خۆتوانی هەر اعتراض لەوە بگری بڵێ ئەمە قەراراتی مؤتەمەرە لە هیچ وڵاتێکی دنیاە مؤتەمەرێک نییە حکومت ملزم کە ئێوە باشە بۆ اعتراض هەر لەسەر ئەوە ناگرن باشە گەر قەرارەکە با لە ڕیسی کوردستانەوە دەرچێ باوەکو ئیمزا کوفریەکانی تری ئەویش ببینین عەزیزانی من خەڵکانی بەڕێز مسلمانانی کورد گەنجە جوانەکان جوامێرە بە هیممەتەکان ڕەوتەوانانی عەزیز هیچ جێکێ لە گەنجی ئێمە من عمرم 61 ساڵە لە گەنجی ئێمە فتوای لە مەلای کوردەوە وەرنەگرتووە مەلای کورد ڕۆژێ لە ڕۆژان نەبووە بە مەزدەری فتووە ئەو عالمە بەڕێزانەی ناوم بردن لە بنباز و پێشتریش محەممەدی کوڕی ئیبراهیم ڕەحمەتی خۆیان لێبێ یا ئەوانەی دوای ئەویش و ئەوانش کە ئێستا ماون جارە ئەوەی سەلەفیە فتووە لەوانەوە وەرەگری ئەوەی ئیخوانیە فتووە لە یوسف قەرزاویە وەرەگری ئەوەی وەکو ئەهلی ئێمەشە ئەگەرە بە شوێن دەلیلە ئێمە پێمان مهم نیە دەلیلەکە لای چێە لەبەرەوە هیچ کەسە نەهاتووە لە مفتی کوردستانی نەخوێنەوار و جاهل و ئەحمەقەوە شت وەربگرێ لە ئیتیحاد عولەمایەکی ناڕەسەن کە ئاخوڕێکیان بۆ هەڵبەستون و کاوجۆیان بۆ تێکەن و وەکو کەر سواریانە بن هەڵەن فتوامان بۆ دەرکەن ئەو مامۆستایانی عەمامە پاکن بە سەبەر بگرن خۆتان ڕاگرن با لە وەزیفە دەرتان کەن ئەوانەی لە وەزیفەکە دەریانەکەن وەک مامۆستا شێرزاد شەریفتر ئەمێننەوە لە ناو دڵ و دەرونی خەڵکەکەی وەک لە مامۆستا بەشیر حەداد هەمومان نەزانین خەڵک چۆن خۆیە دۆڕێنێ هەرچی کەسێ لکابێ بەم تاغوتانەی پارتی وێچێتیەوە ئەدۆڕێنێ مستحیلە هەروە بمێنێ حافظ قورئان بی مەلای دوانزە عیلم بی داعیەکی زۆر زیرەک بی ڕئیس حیزبێکی ئیسلامی بی یا هەر عەوامێک و کەڕ عەوامێکی ئەو کوردەش بی لکابی بەو تاغوتانەوە هەرە دۆڕێنی لەبەرەوە داوام لە مسلمانانی بەڕێزەوەیە کە خۆتان بگرن و باوەڕشتان بەو بانگە نەبێ و لە ڕووی شەرعیەشەوە من مەسئولی دنیا و قیامەتتانم ئیستیجابەتان بۆ ئەو بانگە نەبێ ئەتوانن ئەگەر بانگی ئەلکترۆنی بوو بچنە مزگەوتەکەش کە زانیتان بانگەکەی نوێش لە دوای مەلاکەیەوە مەکەن وەرنەدرێ چونکە مەلاکەش بەشێکە لەو جیهازە ئەلکترۆنی کە دایان ناوە ئەمڕۆ مەلاکە گۆشت و خوێنە سبەین ئەویشتان بۆکەن بە ڕۆبۆت ئەبێ لە دوای ڕۆبۆتەکانەوە ئەنجا نوێشکەن ئەگەر ملتان بۆ ئەمەنا بەخوا قەسەم پارتی وێچێتی بۆوانە واستان لێ ناهێنن حتا وەکو خۆیانتان لێک بزانن ئەو پێچەوانەکاری خوای گەورە فەرمێ فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا ئەگەر ئەوان وەکو ئێوە ئیمانیان بەم دین و ئیمان و ئیسلامەتێ هێنابوو ئەوان هیدایەتیان وەرگرتووە بەڵام سەیریکەن ئەوان چی لە ئێوە ئەکەن بۆ ئەوەی فتەکونونە سەوا بۆ ئەوەی ئێوە لە کوفرا بەشدار بن وەکو یەکتان لێبێتەوە نەهێڵن و بگەنە ئەو قۆناغانە دین و دینداری خۆتان ڕاگرن پیا و جوامێریش بن با چوار مەلای گەنجیش ببینینەوە کە بەڕوویانە هەڵستنەوە خۆیەوە بینن هەر ڕۆژی هەر نابینە مەلایەک اختیالەکەن ئەی باشە کە مادامە خۆت بۆ نابی بە پێشەوایەک خوێنت ببێ بە ئاگر و کڵپەی شۆڕشێکی گەورە کە گۆڕانکاریەکە دروست دەکە باشە تۆ کە باوەڕت بەوە هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەفضەل جیهاد گەورەترین جیهاد لەو جیهادە گەورەتر کە کابرای مسلمان خۆی ڕاگرتو بەر تەیارەی سەلیبی بەرامبەر ئەو هەموو سەواریخە بەرامبەر ئەو هەموو کەمینە بەرامبەر ئەو هەموو لوغمە ئەو هەموو متەفەجراتە ئەو پێنازەی کە ئەیچێژێ ئەم کابرایی کە حەقەکە بەیانەکە لەو کەسە مهمترن أفضل جهاد كلمة حق عند سلطان جائر لرواية ترى فرمي فأمره فنهاه فقتله كأشكو جريل سري يوادار مخاي پروردگار و غيرتتان برني يوش جرأتان بو دروز ببي شقلة ترسنوشي هلدن جرأتان بو دروز ببي كبياني ديني خاي پروردگار بشويك الروشن بكن يعني على الأقل لي بيدن بنواز لي بينن أوش بزانن ودوا لو تدهنوا فيدهنون ئەگەر تۆ نەرمید نوان ئەوانەیانوێن نەرمی زیاتر بنوێنی بەخوا ئەوان لێتان ڕازی نابن حتا وەکو جابزانە خوای گەورە فەرمێ نەسارا جوولەکە لە ئێوە ڕازی نابن تاوەکو وەکو ئەوانتان لێنێ ملحید و بێدینە چۆن ڕازیە پێ بوو
ولن أداة نفي تأبيدية، ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. هتا يجولك وديانا كان رازينا بن حتى شوين ملتك كانك ناش فرما شوين دينا كان بش بيبا مسيحينا يا نبي أبي شون كلتور وديد وقيم الربازك بكيته ويا بيان قبول بي انجا او كاتب ملحدك شون بتور رازي بي عمامك بيس مكا عمامي لسردنا ريزي لي بقرا باخل علي باسد كان وكو ايرانيكا دعيتو بسر برزيدي وناو خلقك كيخود بعمامي باكتو ديتو وناو خلقك كيخود خودك يتكسابتي خوتو بيمنت بي لو موتشي كبتزيه وبارتي بيتشتي أدني خواهي قوري هدايتي من شو ايوش بدا خواهي قوري بمان خاطر ريزي او كسانيك ديني خواه اقينا الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون احدا الا الله خواهي پروردگاری ارمتي دريه ما شو ايوش به صبر مان بيبخش ببشو درجي ام بانقواز خواهي هلقرينو روشنو روناك دليلكاني هم رومكينو بو خلقي هتاكو خلقي نفوتينو نكوننا أو كفر دعاء الدنيا وقيامة شام بفوته. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما، وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.